بەشداریکردنی خەڵکی کوردستان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چیدا دەبینی؟ داوام وایە لە گشت هاوڵاتیانی کوردستان بچن بۆ سەر سندوقی دەنگدان دەنگ بدەن بۆ ئایندەی کوردستان، بۆ گەڕانەوەی ناوچە دابراوەکان، بۆ خوێنی شەهیدان، بۆ ئەوەی حەق و مافی کورد لە حکوومەتی داهاتووی عێراق دیاری بکەن. ئێستا کاتی ئەوەیە یەک دەست بین، یەک ڕەنگ بین، یەک دەنگ بین، کورسی بازیات بێنەوەی کە لێمان زەڵ کراوەکە ئەوەی لێمان ڕۆشتووە بە دەستی بێنینەوە. زۆر جار کورد زۆر نەهامەتی زۆر شتی بەسەر هاتووە، لەوە زیاتر و لەوەی هینتریش و بەڵام پێی تێپەڕ بووین و لەخوا بە زیاد بوو و بۆ ئەوەی خوێنی شەهیدانمان بە فیرۆ نەچێ، بۆ شەهیدانمان ئاسوودە بن، پێویستە هەر هەموو دەنگ بدەین. پێویستە ئێمە وەکی خەڵکی کوردستان هەمومان بچین لە سندوقەکانی دەنگدان، هەمومان بەشداری بکەین لەو پرۆسە گرنگەی کە ئێستا لە کوردستان خەریکی هەڵبژاردننی و ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەبێت وەکی هەموو میلەتی کورد هەمومان بچینە سەر سندوقەکانی دەنگدان، لەوەی دەنجیمە لە بەغدا زیاد بکات. من ئەڤ هەڵبژاردن هەنێ gelek pێت باشن چونکی ئەوێت هەنەیە بوو عێراقێنە نەک بوو کوردستانێنە. طبعا بوو کوردستانێژی gelekit girengin بەس ئەمما بوو عێراقێ ئەوێت هەنێ هەڵبژاردنێت هەنێ gelekit girengin سەرمە پێتڤە ئەم هەممی بچن سەر سندوقا چونکی مستقبلێمە هەممی الحالیان الڤێگاڤێ یە پەرلەمانێ بەغدادا.